زۆر باشە خۆشەوی دەست خۆش ئێمە جاریشکە دەگەڕێینەوە لای تۆ لەسەر هێڵ بمێنەرەوە لەگەڵمان بەڵێ بەڕێزان میوانێکی ترمان هەیە ئێمە دەمانەوێت لەگەڵ ئەو قسەی زیاتر بکەین میوانەکەمان زۆر بەڕێز ستیڤ ڕۆبنسن شارەزای کاروباری سەربازی لە ئەمریکاوە لەگەڵماندایە بەڕێز ڕۆبنسن لە ڤێرجینیاوە لەگەڵماندایە بەڕێز ڕۆبنسن سلااوتان لێبێ سوپاسانەکەین بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 هەرێ بەڕاست ئەم کۆبوونەوەیە لووتکەی نێوان ترامپ لەگەڵ پوتن لە ئالاسکا بۆ چارەسەری کێشە یاخود شەڕی ئۆکرانیا هەر بە ئاشکرا پەراوێزخستنی هەموو ئەوروپانیە ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆی کە تێبگەین بزانین کە ئەم کێشەیە لەم دۆخەدا لەم ژینگە ئاڵۆزەتا کە جیهانی گرتوتەوە چۆن چارەسەر دەبێ گرنگترین کێشە کە ئەتوانم بڵێم زیاتر لە 3 ساڵە بەردەوامەوە چارەسەر نەکراوە ئێستا دوو سەرکردەی گەورە کۆبوونەتەوە و نەخشە ڕێگەیەک داهێنن ڕێگە خۆشەکەن بۆی کە ئەم شەڕا ئەم جەنگە کۆتایی بێت و ئاشتی باڵ بەسەر ناوچەکەدا بکێشێ و دواتریش قسە لەگەڵ بە دڵنیاییەوە من دڵنیا دەکەمەوە کە زێلێنسکی و یەکێتی ئەوروپاش بەشدار دەبن لەم کۆبوونەوەوانە بەڵام ئێستا ئەمە تەنها دەستپێکە تەنها ڕێگە خۆشکردنە ئامادەکاریە ئەکرێ بەڵام وەکوتم ئاشتی بەدی نایە و هەنگاوی کردایی ناندرێ ئەگەر بێت و ئەوەی کە جەناب دوتت ئەوروپا و زیلنسیش بەشدار باش بەڕێز ڕۆبنسن ئەگەر ئەوەی کە پێی دەوترێ بۆدی لانگویج بیخوێنینەوە لە نێوان ترامپ لەگەڵ پوتن پێمان ناڵێ هەر لە سەرەتاوە ئەم دوانە ڕێک کەوتون کە بتوانن کێشەکان چارەسەر بکەن لە ناویشە کێشەی ئۆکرانیا و ڕەنگە پەیوەندەکانی هەردووکیشان دەستپێکێکی زۆر باشە ڕاستە و ئەوەی کە دیارە سەرۆک ترامپ و سەرۆک پوتن دوو سەرکردەی بەهێز و دیارن و ئەوەشی کە دەبینرێ دڵخۆشن باوەڕیان بە خۆیانە لە جوڵەیان و وەکوتم دوو سەرکردەی گەورن و بۆ ئامانجێکی گەورە کۆبوونەتەوە کە ئەویش بەدیهێنانی ئاشتیە و ناونیشانی لووتکەش هەر ئەوەیە بۆیە بەدیهێنانی ئاشتی لە ئۆکرانیا ئەوە ئەهێنێت کە زیاتر لە کۆبوونەوەیەک بکرێ و کاتێک کە دەبینین کە بەهۆی ئەو کێشەیە ئەو شەڕەیە کە چی ڕوویدا و دنیا تووشی چ کێشەیەک بوو بۆیە من پێم وایە ئەوە دەهێنێت کە کاتێکی زیاتری بۆ تەرخان بکە زۆر باشە بەڕێز ڕۆبنسن دوای ئەم لووتکەیە دوای ئەوەی ڕێکەوتن هەموو ئاماژەکان بۆ ئەوەیە کە ترامپ لەگەڵ پوتن ڕێک دەکەون کۆبوونەوەی دواتر ئەگەر زلنسکیش سەرۆکی ئۆکرانیا بەشدار بێ پێدوانیە تەنها ڕێکەوتنەکە بۆ ئەو ڕوون دەکەنەوە و هیچی لە بەردەستانیە دەبێ بەم ڕێکەوتنێ ئەم دوولایەنە ڕازی بێت سەرکردایەتی ئۆکرانیا هەندێک بربەست و بەرپرسیارەتی با بڵێن دەستوری هەیە و پەرلەمانێک هەیە لەوێ و لەولاوە یەکێتی ئەوروپا هەیە ئەوانیش بۆ چوونی خۆیان هێبزانن کە چۆن ئەم کێشەیە چارەسەر دەکرێ و گوشاریش هەیە هەوڵ هەیە بۆی کە ئاشتی بەدی بێ هەندێک جار من پێم وایە دەبێ هەردوو لە سازش بکەن هەم رووسیا لە هەندێک شت سازش بکە ئۆکرانیا لە هەندێک شتی خۆی سازش بکە ئەگە دەیەوێت کە ئەم کارەساتە لە وڵاتەکەی کۆتایی بێت جەنگ کۆتایی بێت بەڵام ئەوەی کە هەیە ئەوەی کە بەدیهێنانی ئاشتیەکی درێژخایەن دەبێ هەمووان تێیدا بەشدار بن و سازش بکەن زۆر باشە کەواتە بەڕێز ڕۆبنسن یعنی داواکاریەکانی رووسیا بە تەواوی جێبەجێ دەکرێت چونکە ترامپیش دەڵێ
خاک گۆڕینەوە لە ئارادایە کەواتە ئەو خاکانەی بەدەست رووسیاوە دەبنە هی رووسیا و بە هیچ جۆرێکیش ئۆکرانیا نابێتە ئەندامی ناتۆ. سەرۆک ترامپ قسەی لەسەر ئەوە کردووە و سەرۆک پوتینیش بە هەمان شێوە قسەی کرد بەڵام هەندێک شت هەیە پەیوەندی بە دەستوری ئۆکرانیاوە هەیە دەبێ ئەمە حل بکرێ و چارەسەری بۆ بدۆزرێتەوە و رووسیاش بەو شێوەیە سەیری ئۆکرانیاکە کە بەشێکی خاکەکەی هی خۆیەتی ولی براوە ئێستا گەڕاندویەتیەوە بەڵام لەسەر چی ڕێک دەکەون ئۆکرانیا چۆن بەمە قایل دەبێ ئەمە بەڕاستی پرسیارێکی ئاسان نییە پرسیارێکی ئاسان نییە من پێت بڵێم کە ئەمانە لەم کۆبوونەوەیە چیەکەن و ئایا لەسەر ئەرزی واقع ئەو عەرزەی کە رووسیا با بڵین گرتوویەتی و بەی خۆی ێزانێ ئایا نایداتەوە ئایا سەرۆک ترامپ بەمە قایلە بێ یان ئایا یەکێتی ئەوروپا هەڵوێستی چیە بێ تۆزێ ئالۆزە با چاوەڕێکم زان چی ڕوادا زۆر باشە بەڕێز ڕۆبنسن بۆ خۆشت باش دەزانی تەنها پێکدادان و جەنگ لە ئەوروپا نیە بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە پێدوانییە ئەم لووتکەیە نێوان ترامپ لەگەڵ پوتن بەشێکیشی تەرخان دەکرێ بۆ ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ جۆرە ئاشتیەک دەیانەوێ بەدیبێنن بەدڵنیایەوە من پێم وایە قسە لەسەر بابەتی دیکە دەکرێت جیا لە ئۆکرانیا بابەتی بازرگانی بابەتی سەقامگیری ئاشتی نێودەوڵەتی چونکە رووسیا هێشتا هەندێک بوونی ماوە لە سووریا داعش ماوە لە ناوچەکە وەک پێشتر باسمان کرد کە هەرێمی کوردستان پیشەسازی نەوت و گازی هەرێمی کوردستان کە کەوتە بەر هێرش و ئەمە هەڕەشە بوو و هێشتا هەڕەشە لە ناوچەکەدا ماوە بۆیە ئۆکرانیا وەکو بڵێ کەڤەرێکە بیانویەکە بۆی کە هەم گەورەترین کێشە چارەسەر بکەن کێشەیەکی زیاتر لە 3 ساڵە دەستی پێ کردووە هەم بابەتی فەلەستینە بابەتی غەزەیە ئیسرائیلە ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێرانە و زۆر شتی دیکە هەیە کە باس دەکەن بە دڵنیاییەوە. زۆر باش بەڕێز ڕۆبنسن پێت وانێ جارێکی کە دوو جەمسەری دوای ئەم کۆبوونەوەی لووتکەی نێوان ترامپ و پوتن جارێکی کە هەموو جیهان کەوتەوە بەردەمی دوو جەمسەری رووسیا لەگەڵ ئەمریکا و دەبێت تەواوی کێشەکانی جیهان ئەو دوو وڵاتە چارەسەری بکەن. بەدڵنیاییەوە ئەمە خاڵی دەستپێکە هاوپەیمانانی ناتۆ بە هەمان شێوەش ئەوانیش هەڵوێستی خۆیان هەبووە قسەیان کردووە و دەرکەوتنی دوو جەمسەری بەهێزیشە لە دنیا دوو سەرۆکی گەورە دوو وڵاتی خاوەنچەکی ئەتۆم بەڵام لەو لاشەوە چین هەیە دەبێ بزانین کە ئەمیش دەسەڵاتی هەیە و بۆچوونی خۆی هەیە سیاسەتی خۆی هەیە و ئەتوانم بڵێم بەشێکی دیکەیە بە تایبەتی لە ڕووی هێزی ئابوووریەوە وڵاتێکی بەهێزە و قسەی خۆی هەیە لە بەشێکی ئەتوانم بڵێم بەشێکی گەورەی جیهان بۆیە ئەمریکا و چین بە دڵنیاییەوە ئەم ناکۆکیەشیان هەبووە ماتە بە شێوەیەکی استراتیژی وەکو کێبڕکێکاری یەکتر خۆیانە بینن و خۆیان ناساندووە بەڵام ئەوەی کە دێتە سەر بابەتی سەربازی بە دڵنیاییەوە چین ئەوەندە ڕۆڵی نییە بەڵکو ئەمریکا و رووسیا قسە دەکەن. باش بەڕێز ڕۆبنسن کەمێک بەر لە ئێستا میوانێکمان هەبوو لە مۆسکۆ پرسیارم سەبارەت بە ئەم کۆبوونەوەی لە ئالاسکا لەو کرد لەوم پرسی با هەمان پرسیاریش لە ئێوە بپرسم بۆچی ئالاسکا هەڵبژێردراوە چ واتایەکێ ئالاسکا پێشتر بۆ خۆ دەزانی مڵکی رووسیا بێ و با ئەمریکای فرۆشتووە بۆچی بە دیاریکراوی ئالاسکا هەڵبژێردراوە نەک وڵاتێکی تر لە ئەوروپا؟
ئالاسکا ویلایەتێکی جوانە ویلایەتێکی گەورەیە وەک باست کرد مێژوویەکیشی هەیە کە چەند ساڵێک لەمەوبەر رووسیا فرۆشتویەتی بە ئەمریکا لی کڕیوە بۆیە ئالاسکا دەرفەتێکی زۆر باشە بۆی کە ئەم دوو سەرکردەیە تێیدا بتوانن کۆ ببنەوە و نەخشە ڕێگەی ئاشتی داهاتوو وەک سەرۆکترۆم باسی کرد دابڕێژن لەوانەیە لەم کۆبوونەوەیدا هەموو ڕێکەوتنی ئاشتی و واژۆ نەکری هەمووشت کۆتایی نەیە بەڵام بەردێکی بناغی زۆر باش نەخشە ڕێگەیەکی زۆر باش بۆ ئاشتی بۆ ئۆکرانیا بۆ ناوچەکە و بۆ جیهان ئەتوانم بڵێم دابڕێژرێ و ئەوانەی کە بەرژەوەندەکانیان پێشتر بەریەک دەکەون ناری یەکتر بن ئێستا وا چاوەڕێ یەکتر دەکەن ڕوبەڕوو دادەنیشن کۆ دەبنەوە قسە دەکەن دیالۆگ هەیە و هەوڵەیەن لێک تێبگەن بزانن کە چی گرنگە چۆن بەرژەوەندی وڵاتەکانی خۆیان و هەموو جیهانیش لە بەرچاو بگرن لە جیاتی کوشتن چەکەکان بێدەنگ بکرێن بازرگانی ئاشتی و زۆر شتی دیکەی بە دواتدا بێ ئەگەر سەیری بکەی زۆر ڕەهەندی هەیە ئەم کۆبوونەوەیە لە دوور مەودادا و ئیتر رووسیاش دێتەوە ناو سەر ئاست و ئەبێتەوە ئەکتەرەکەی جاران ئەکتەرێکی نێودەوڵەتی ئەکتەرێک کە دانوستان دەکا قسە دەکا و ئاشتی دەوێت باش بەڕێز ڕۆبنسن لە کاتێکدا ترامپ لە باتی ناتۆ بڕیار لەسەر چارەنووسی وڵاتێکی ئەوروپی دەدا بەڕای تۆ ئەمە بە ناتۆ بە دیاریکراویش بە وڵاتانی ئەوروپای ئەندامی ناتۆ پێیان ناڵێ ئەوە ئەمریکایە لە باتی ئێوەش بڕیار دەدات ئێوە بەبێ ئەمریکا هیچتان پێ ناکرێت من ناتوانم بڵێم کە ناتۆ هیچ ڕۆڵی نابێ و هیچ ڕۆڵی نەبووە و وەکو دراوسەیەک ینی ئەوەی کە خۆی داوای کردو پێشتیش بێت ئەندامی ناتۆ وەستم ئۆکرانیایە هەڵوێستی ئەبێ و قسەی ئەبێ قسەشی هەبووە بەڵام بەدڵنیاییەوە سەرۆک ترامپ وتی من لەگەڵ هاوپەیمانەکانم لە ناتۆ ڕاوێژم کردووە پێشەوەی بچمە لوودکە و کۆبوونەوە لەگەڵ سەرۆک پوتن ئەمەی باش کراوتووە واتە قسەی وڵاتانی ئەندامی ناتۆشی لایە قسەی لەگەڵ کردو و وەک دەزانی کە ئێمە زۆر دوورین ڕاستە ئەمریکا زۆر دوورە لە با بڵێن لەوانی دیکەوە لە ئۆکرانیا مەبەستم و دەبوو ناتۆ زیاتر قسەی هەبوایە بەڵام ئێستا وا هاتوۆتە پێشەوە کە سەرۆک ترامپ وەکوتم سەرکردایی وڵاتێکی بەهێز دەکا ئەو قسەی لەگەڵ دەکا و ئەو دەست پێشخەری کردووە و سەرۆک ترامپ من پێم وایە لە زاویەیەک و لە گۆشەیەکی زۆر جوانەوە زۆر استراتیژیەوە چۆتە پێشەوە و من پێم وایە ڕۆڵێکی زۆر کاریگەری دەبێت و دەرەنجامی باشی باش بەڕێز ڕۆبنسن زۆر جار سەرۆک ترامپ دەڵێ ئەو پارانەی لە زمانی بایدن پێشکەشی ئۆکرانیا کراوە ئێمە دەبێ وەریگرینەوە پێت وایە دوای ئەم لووتکەیە نێوان ترامپ لەگەڵ پوتن بۆ خۆشت دەزانی سەرۆک ترامپ زۆر ئابوووریانە بیر دەکاتەوە پێت وایە ئەو پارانەی داوێنە بە ئۆکرانیا دەستی دەکەوێتەوە بەڕاستی ئەوەی کە سەرۆک ترامپ و بەڕێز ڕۆبیۆ وەزیری دەرەوە وەزیری بەرگریش کە قسەیان کردووە زۆر لێدوانیان داوە دەڵێن کە پارە و هاوکاریەکی زۆری ئەمریکی گەێنراوەتە ئۆکرانیا جیالەوەی کە لە چوارچەوەی ناتۆش هاوکاریان کردووە سەرۆک ترامپ و وەزیری دەرەوە بەڕوونی ئەمەیان وتووە نایانەوێت چیتر کە ئەم هاوکاریە بەردەوام بێ هاوکار بن لەوەی کە کوشتار بەردەوام بێ شەڕ بەردەوام بێ وێرانکاری بەردەوام بێ بەبێ ئەوەی کە هیچ چارەسەرێکی هەبێ بۆیە تویان ئەترێمە هاوکاری ناکەین بەڵکو ئێمە دێن ئەم شەڕا ڕادەگرین کۆتایی پێ دێنین و چیتر هاوکاری چەکوچۆڵ بۆ ئۆکرانیان نانێن زۆر باشە بەڕێز ڕۆبنسن پێت وایە لە دوای ئەم لووتکەیەوە سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
رووسیا هاوکاری ئەمریکا دەبێ لە چارەسەرکردنی کێشەکان بە دیاریکراویش لەگەڵ ئێران و کێشەی ئەتۆمی ئێران. ئەمە پرسیارە سەرەکیەکەیە، ئەمە پرسیارە گرنگەکەیە بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەبەستم. ئەمەیان دەوێ وەڵامیان دەستکەوێ. بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە، چەکی ئەتۆم و پرۆگرامی ئەتۆمی ئێران هەڕەشەیەکی جددیە و بابەتێکی سەرەکیە. من دڵنیام کە رووسیا دەیەوێت ویستویەتی هاوکاری ئێران بکە و چینیش هاوکاری کردووە. هەمومان دەزانن بۆی کە پەرە بە ئەتۆمی خۆی بدا. ویستویانە کە لەم ڕۆوە ئابووری ئێرانیش باشتر بکەن و پرۆگرام ئەتۆمیەکەشی بخەنەوە سەر پێ. بەدڵنیایەوە لێرە وەک باسم کرد قسە لەسەر ئەمە دەکرێت ئایا ئێران بەجددیەوێ ئەم ئەتۆمی کە هەیەی بۆ ئاشتی بەکاری بێنێ یان بۆ مەبەستێکی دیکە. دەبێ ئەم تێگەیشتنە لە نێوان سەرۆک ترەمپ و سەرۆک پوتندا دروست بێ. دەبێ بگەنە شتێک کە بۆچوونی جیاوازیان نەبێ لەسەری ئایا ئێران چەکی ئەتۆمی بۆ چییە و چی لێ دەکا. بۆیە بابەتەکانی دیکە بابەتی ئەگەر بێت و بۆ ئاشتی بێ ئەمە شتێکی دیکەیە. ئەگەر هەردوو لا گەیشتە ئەوەی کە بۆ ئاشتی نیە بێ بڕیارێک بدەن. زۆر باشە، زۆر بەڕێز. ستیڤ ڕۆبنسن شارەزای کاروباری سەربازی ڕاستەخۆ لە ڤێرجینیاوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. کاتێکی خۆش بوویەوە.